ئاعدام و جەنایەتی زیاتر حکوومەتی ئیسلامی لە ڕووخان ڕزگار ناکات. ئەو فعالیەتدەنگیەی ئاشکرا بووە سەبارەت بە یەکێک لە جەلەسەکانی سەرانی کۆماری ئیسلامی دەرخەری ئەوەیە کە ڕژیم خەریکی ئامادەکاریە بۆ ئاعدامکردنی ژمارەیەک لە دەستبەسەرکراوانی ئاخێزی شۆڕەشگەرانەی 3 مانگی ڕابردوو. لە پاڵ ئەم هەوڵانەدا کوشتن لەژێر ئەشکەنجەدا و لە نێوبردننی زیندانیش هەروە درێژەی هەیە. حکوومەتی ئیسلامی لە قەیرانی مانەوەی خۆیدا پەلەقاژەیەتی. سەرجەم کارتەکانی یاری سیاسی ئەمنیەتی ڕژیم بۆ شکست پێکهێنانی ناڕەزایەتی و مانگرتنەکانی 3 مانگی ڕابردوو بەرەو ڕووی شکست و ڕسوایی بوونەتەوە. درۆکردن سەبارەت بە کوژرانی ژینامینی لە گرتوخانەی گەشتی ئێرشاددا و باقی ئەو قەتڵانی ڕژیم لە زیندان و لەسەر شەقامەکان ئەنجامی داون چارەساز نەبوون و بارودۆخەکەی بۆ حکوومەت قەیراناوی تر کردەوە. ڕەتکردنەوەی ناڕزایەتیەکانی خەڵک و کەمکردنەوەی بۆ چەند کەسێکی ناچیز لە کاتێکدا کە بە ملیۆن کەس لە نێوخۆ و دەرەوەی وڵات لە دژی حکوومەت لەسەر شەقامەکان و لە ناوەندەکانی کار لە قوتابخانە و زانکۆکاندا دروشمی مردن بۆ دیکتاتۆریانەوەتەوە بوو بە جێگای گاڵتەکردن سەبارەت بە دەسەڵاتداران تەنانەت لە نێو لایەنگرانی خۆشیاندا. نسبەتدانی ناڕزایەتیەکان بە دەرەوەی وڵات و ناساندنی وەک پیلانێکی دەرەکیش جێنەگرت و قەیرانی حکوومەتی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر پەرەیسەند و کوڵ بووەوە. ناوبردنی ئەحزابی سیاسی کوردستانی وەک جۆدایی خواز، هاویشتنی موشک و بۆمبارانکردنی ئەو ناوچانەی شوێنی نیشتەجێبوونی خەڵکی ئاسایی لە هەرێمی کوردستان، پەرەجان بە شەڕی شیعە و سوننی و تەنانەت هیواداربوون بە تێکەڵچوونی کورد و تورکیش بەرەو ڕووی شکست بووەوە و ڕژیمی تووشی ڕسوایی کرد. سخنڕانی چەندین جارەی عەلی خامنەئی نیشانیدا کە ناڕازیان هیچ گرنگیەک نادەن بە قسە و وڕێنەکانی وەلی فەقی. فەرمانەکانی سوپا ڕۆژ و سەعاتیان بۆ کۆتایی هاتنی ناڕزایەتیەکانی خەڵک لە دژی حکوومەت دیاری کرد، ئەویش بوو بە جێگای گاڵتەجاڕی جەماوەر. سەرانی ڕژیم پەنایان بردە بەر ئیسلاحخوازانی دەرکراو لە دەسەڵات و پەراوێزخراو لەلایەن خەڵکەوە و زۆر زوویش هەستیان بەوە کرد کە کارتی ڕەفۆرمخوازانی حکوومەتیش زۆر لە مێژێ سوتاوە و ئیعتبارێکی لە نێو خەڵکدا نییە. ژمارەیەک لە کاربەدەستانی حکوومەتی باسییان لە کۆکردنەوەی گەشتی ئێرشاد کرد و خەڵک ئەم مانۆڕە سیاسی و تەبلیغاتیانەی حاکمانی ئیسلامی قبوڵ نەکرد. حکوومەتی ئیسلامی پلانێکی تازەی وەک ئاگرزانی زیندانی ئەبین، هێرشکردنە سەر شاهچراغ و کوژرانی چەند کەسی بێتاوانی ڕێکخست و بەکردەوەی دەرهێنا. میلیتاریزەکردنی کوردستان، چاوسورکردنەوە لە هەرێمی کوردستان، عەرەبستان، ئازەربایجان و باقی ماجراجوویە ناوچەیەکانی بێئەسەر بوون و تەقریبەن کارتێک نەماوە یاری پێ نەکرد بێت و دیسانیش بەرەو ڕووی شکست و ڕسوایی زیاتر بووەوە. ئێستا حکوومەت و ڕێبەری زیاتر لە ڕابردوو داما و پەراوێزخراو بێجگە لە توند و تیژی، قەتڵی حکوومەتی لە زیندان و لەسەر شەقامەکان ڕێگاکی دیکە لە بەردەم خۆیدا نابینێ. بەڵام ئەوە ڕوونەکە هەر کوشتنێک لە زیندان و لەسەر شەقامەکان زیاتر دەبێتە هۆی بڵیسەداربوونی قین و نەفرەتی خەڵکی ناڕازی. حکوومەت لە هەوڵدایە ژمارەیەکی زیاتر لە لاوانی و ناڕازیانی دەست بەسەرکراو ئاعدام کات تا بەڵکو بتوانێ تەرس و وەحشەتی زیاتر لە کۆمەڵدا پەرە پێ بدات. بە هەزارانی ئاعدامکراوی سیاسی لە دەیە 43 ساڵ جنایەت لە کوردستان، کوشتن لە نێوخۆ و تیرۆر لە دەرەوەی وڵات نەیتوانی حکوومەتی ئیسلامی بیمە بکات. ئاعدامی زیاتریش ڕژیم لە دەستەقین و تووڕەی خەڵک ڕزگار ناکات. دەسەڵاتدارانی ئیسلامی پەروەندەی جنایەتەکانیان قورستر دەکەن و ڕۆژێکی نەزۆر دووریش دەبێ وەڵامدەرەوەی جنایەت و وەحشیگەریەکانیان بن. خەڵکی کوردستان، ژنان و لاوان، کرێکاران و زەحمەتکێشان، وەرزشکاران و هونەرمەندان، قوتابیان و خوێندکاران و سەرجەم خەڵکی شەریف و ئازادی خواز پێداگرن لەسەر ئەوەی کە ئەم ڕژیمە کۆنەپەرست و جنایەتکارە بڕووخێنن. هیچ ڕادەیەک لە جنایەتی حکوومەتی ئیسلامی بەر بە ڕووخانی ڕژیم و گەیشتنی خەڵک بە ئازادی، دادپەروەری، یەکسانی و مافە ئینسانیەکان ناگرێت.